دیسانەوە سڵاو هاوڕێن ئەم جارە لە ڕاهێنانێکی نوێی زۆر گرنگ کە بۆ هەناسەدان پێویستە یەکە گرینەوە پشتێنێک لەگەڵ خۆتان نابێنن ئەم جارە پێویستمان بە پشتێنێکە بۆ ئەم ڕاهێنانە تەنها هەر پشتێنێکی ئاسایی کە یکەنە پشتان بفەرمە لەگەڵ ڕوونکردنەوەکانە بزانین تا چەند ئەم پشتێنە بەسوودە بۆ هەناسەدان. زۆرێک لەو ڤیددیوانەی کە دەگاتە دەستم وە گوێیان لێگرم لە دوای گوێگرتنێکی زۆر بۆم دەرکەوتووە بۆ ئەم نەشازیە ئەکرێ یاخود بۆ ئەم تۆنانە بە جوان نایەت بەڕێکی نایەتە جێگەی خۆی کەواتە ئێمە کێشەی هەناسەدانمان هەیە ناتوانین کۆنتترۆلی هەناسی خۆمان بکەین بۆیە لە کاتێکدا جاری وایە لە شوێنە هەڵەکانە کە هەناسە دەدەین یاخود هەناسە لەو شوێنەی پێویستە تۆ هەڵی مژی هەناسە هەڵ نامژی و یاخود جاری وایە وەرگت پڕپڕەکەی لە هەوا و نازانی چۆنەی دەیتەوە وشەکانت هەمووی یاخود گۆرانەکەت هەمووی بە لەرین دەرەچێ لەبەرەوە ئەمە یەکێکە لەو ڕاهێنانە زۆر گرنگانەی کە پێویستە هەموو یەکێ لە گۆرانی بێژان و یاخود لە چزانم لە دەنگ بێژان بۆ هەموو یەکێک کە ئارەزووی ئەوە کە گۆرانیەک بڵێ یاخود لەسەر ستەیج بێوێ ئەدائێ بکە پێویستە بتوانێت قەڵایەکی پۆڵاینمان هەبێ بۆ هەناسەدان بڵین لە ناو بەدی خۆمانە لە ناو لەشەی خۆمانە قەڵایەکی پۆڵاینمان هەبێ بۆ هەناسەدان تاکو بتوانین کۆنتترۆلی بکەین. ئەمە ژێکێک لەو ڕاهێنانە گرنگانەی کە پێویستە هەموو یەکێکمان ڕۆژانە بە بەردەوامی بیکەین هەتاکو بە تەواوی ئەتوانین قەڵایەکی پۆڵاین بۆ هەناسەدان بتوانین یاخود کۆنتترۆڵێکی تەواو فیلتەرێکی تەواو بۆ خۆ دابنین لە ناخی خۆتا لە کاتی گۆرانیتنا کێشت نەبێت. لەبەرەوەی ڕاهێنانی هەناسەدانمان کەمە و یاخود نایزانین بۆیە هەنێک جار کە گۆرانیڵێن یاخود هەناسەکانمان پڕ کردووە ناتوانانی کۆنتترۆلی بکەی لەبەرەوەی هەمووی وەکو میزەڵان چۆن فوی تەکەی دوای هەمووی بەیەک وەج بەدێنێتی دەرەوە هەناست پێ نامێنەوە بێتە کەم و کورتی لە کاتی گۆرانیتنا. با ئێمە بینە سەر گرنگترین ڕاهێنان کە بۆم ئامادە کردوون کە زۆر گرنگە بۆ کۆنتترۆلکردنی هەناسەدان لە کاتی گۆرانیوتنە. شتێنێک بێنە پشتێنێکی زۆر ئاسایی هەر پشتێنێک بێ کە خۆتەتە کە بۆ پانتۆڵ بۆ هەر شتێک لە کەمەر تێبەستی پشتێنەکە بێنە سەرەتا لە خواری پەراسوود ببەستە لە دوا کۆتایی ئێسقانی پەراسوود لە پشتێنەکە لە خۆت بەستە پاشان بەپێی کەمەری خۆت طبعاً تونتونی مەکە کە نەتوانی هەناسەبی وا لە خۆت مەکە ببورێتەوە پاشان لە دوای ئەوەی پشتێنەکەت لە ژێر پەراسوود لە خۆت بەستووە ئینجا هەناسەیەکی قوڵ هەڵمژە بۆ ناوە هەناست زۆر بێ عنی کابێ هەتاتوانی هەناسە هەڵمژە پاشان پشتێنەکە بێنە خواردترەوە بۆ ئەو شوێنەی کە ورکتی تا ئاوسا بێنە سەر ئەو شوێنە ئینجا هەناسەکەت بە لەتەلەتە ئەبێ بێنیتە دەرەوە نەک هەمووی بە یەک وەجبە هەتا هەموو هەناسەکەت بە وردە بڵێن بە پچر تۆ دەیهێنیتە دەرەوە ناڵی بە یەک وەجۆ بە یەک ژەم بێتە دەرەوە. ئەمە لێرەدا تۆ ئەگەر بە تەواوەتی بە جوانی ڕاهێنانەکەت پراکتیس کردبێ ئەوە دڵنیا بە ئەبێ پشتێنەکە لە جێگەی خۆی نەجوڵەیەکەوە بێ پشتێنەکە بڵێن نەکەوێتە خوارۆلێت شت نەبێتەوە چونکە تۆ ئەلێرەداوە کووتمان ئەم هەناسەدانی لە کاتی پرۆڤەکردنا ئەم هەناسەدانی تەواوەتیە کە سیەکانت پڕەکەی لە هەوا بۆ ئەوەیە کە هەردوو سیەکانت بکرێتە خوار و مەجای هەبێ بێتە خوارەوە بە جوانی هەوای پاک هەڵمژێ ژەهراوی نەبێ لە بەرەوەی ئەوانەی کە زۆرێک نەخۆشی هەناویان هەیە بڵێن ئەمانەی سیەکان و بڵێن یاخود تەنگە نەفەسی ئەم شتانە هەناسەی پاک بە جوانی هەڵنامژێ بۆ بنەوەی سیەکان هەر بۆیە هەنێکمان لە کاتی گۆرانیتنال یاخود جگەرە خۆری یاخود هەر شتێکی ئەکۆچیت ئەمە کێشەی ئەوەی هێشتا هەوای ژەهراوی لە ناو سیەکان تا تۆ ناتوانانی پاکی بکەیتەوە.
ئەمە یەکێکە لە خاڵە گرنگەکانی کە هەمومان نازانین گرنگی ئەم هەواپڕکردنە چییە لە کاتی هەناسەدانا بۆیە هەمومان بە هەڵەیە ئەڕۆین. لەبەرەوە تکایە پێشتریش لە ڤیدیۆکانی ترا باسم کردووە لە کاتی پرۆڤەکردنە سکت پڕپڕکە لە هەوا و ئەم پرۆڤەیە بکە بە پشتێن یاخود هەناسەی قوڵ هەڵمژە پاشان بی دەرەوە بە هەناسەکانی خۆت بگرە کەمە کەمە دانە دانە لەتە نازام هەر چۆنێک تێ بگەی هیوادارم توانی بێتم جوان ئەم ڕاهێنانم بۆشی کرد بێتنەوە. بەڕاستی مامۆستاکان ئەوەندا ئەرکیان لەسەرا کە شیکردنەوەی یاخود شیکاری ڕاهێنان دەکەن بۆ خوێندکارەکانیان تێگەیشتن و بەردەوامکردنی تاک و پراکتیسیکەن بە تاواتی و نمرەیەکی باشی تیابێنن ئەوە ئەرکی سەرشانی خوێندکارەکانە. کەوابێ من هێندە ئەوە نەم لەسەرا کە سێرچکەم بۆ ئەو پرسیارانەی بەڕێستان داواتان کردووە بتوانم ڕاهێنان بدۆزمەوە، بتوانم تەرجمەی کەم بۆتان، بتوانم لێرەوە پۆستی کەم بۆتان، بەڵام تەطبیقکردنەکەی بڵێن پراکتیسکردنەکەی و بەردەوام بوون لەسەری کە سوودی لێبینی ئەوە لای خۆتانە. من تەنها ئەم جارە پۆستم کردووە و ئیتردایانم لێرە بە دەکەم بە ئومێدی ئەوەی کە هەمووتان سووتان لێبینی بێ، بەڵام تکایە گۆرانی بێژان، تکایە دەنگ بێژان، تکایە ئەوانەی کە دەسەکەن بە گۆرانی وتن هیوادارم بتوانن ئەم پرۆڤەیە بە تایبەتی ئەم ڕاهێنانە هەر زۆر گرنگە بۆ هەناسەدان وەکوتم بۆ پتەوکردنی هەناسەکانمان بۆ ئێمە پێم وابێ هەموو یەکێکمان نەزانین یاری دۆمینە چییە. ئەگەر دۆمینە پولەکانی یەک لای یەکەوە دانی لە پڕپاڵ بە یەکێکانەوە بنی هەمووی لە دوای خۆیەوە خات. ئەمەش هەناسەدانی ژوایە ئەگەر تۆ کۆنترۆڵێکی چاکن نەبێ، ئەگەر فلتەرێکی چاکن نەبێ یاخود قەڵایەکی پۆڵاینت نەبێت تۆ بتانی هەناسەت کۆنترۆڵکەی لە ناوەی خۆت کابێ دڵنیا بە ئەبێتەکەم و کورتی لە کاتی گۆرانی. سەبسکرایبی یوتیوبی ئەمە سعید کوردە بکەن بۆ ئەوەی ئەگەر هەر پرسیارێکتان هەبوو یاخود هەچ ڤیدیۆیەکەم لە ئایندەدا پۆست کرد ئێوە ئاگاتان لێ بتوانن سوودی لێبینن. ڕێزی ئەمەلی سعید کوردە قبوڵکەن، خواتان لەگەڵ.